او دلت بخو مامۆستا گیان. بارك الله براكم خوا موفقتك. مامۆستا من قورئان خواندیە 11 ختم کردیە. اي ما شاء الله ولي بيت. بەڕێزی مامۆستا گیان بەڵێ بەداخوا مامۆستا گیان هەندە هاوڕێ من ئەس خراپ کرم، هەنی ئەس تووشی قومارێ کرم. يعني تو بەڵێ توشي قمار بيتا؟ ئەس هاوڕێیان وەل من کرد، ئەس تووشی قومار کرم. ئەوە ڕاست بۆ خوا دەڵێم، هەنی خودێ پێشاهدە. يعني هاوڕێکانت تۆیان فێری قمار کردووە؟ بەڵێ. يعني ئێستاش بەردەوامی لەسەر قمارکردن؟ نا مامۆستا، بەس چۆن هەنی من زۆر دەترسم، من تشتێکی زۆر خەلەت کردیە. من ئەوڵ تشت من ماڵ دایک و باوکم برام من پێ حەساندیە، برای منی گەورە خودی گەورە گوت چەند دەینلتەیە مگوت بادینی زانی فۆنتکیش بادینی مانە؟ بە قورئان فۆنتەکەی بگۆڕە لی نازانم. مامۆستا گیان برایم گەورە گوت ئیلا دەستەکە دانی سەر قورئان بێژی من تۆبە. مامۆستا من ناتوویە، ئەنی من ناتوانی دەستم قورئان بکەوێ، یعنی من ئەس خۆ نەپشت ڕاست بیم، ئەنی بەتەواوی قومار بهێڵم. ئەنیەتم من زۆر پێخۆش بوو، ئەنی بەتەواوی تۆبە بکەم، بەس من ئەنی ئەش خۆ نەپشت ڕاست بیم. فامدەکی؟ والله نافهمم، بەڵام ئەوەنە من نەسیحەتت دەکەم براکەم، لەبەر خوای گەورە وازی لێ بێنە، چکە قومار لێکێکە لە تاوانە هەرە گەورەکان. بۆ تۆ باش ڕۆهم کەم، من دەست القورئان دایە، من گوتبی بە ئەو قورئانە ئەس ئێدی قومار ناکەم، من دەست القورئانی دا دەمەیکە تەواوی کرد دەوازی لێ بێنە، وعد بەخوای گەورە بدەوازی لێ بێنە براکەم. مامۆستا ترسم چییە؟ من دەست لە قورئان داوێ، ئەنی من دەست لە قورئان دایە مانگێک چۆ دمانگ چۆ جارێکی تر من کردیەوە، چ بکەم؟ چت لە تاوانی گەورە براکەم، پەشیمان بەرەوە، جارێکی تر مەیکەرەوە، بەڵکو خوای گەورە لێت خۆش بێت. ئەنی حەل تۆبەیە، ئەنی تۆبەکردنە ئیلا تەوبەتی کە تەوبەیەکی نوسوح حەواز بێنیتەوە. ئەنی مامۆستا ئەنی جارێکی ئەنی گوه لێ بوو هاوڕەیەکی هەرانی لە مایکدا سوالێک شتە کرد، گوتێ 10 فەقیرە ئەن 5 فەقیرە تێر بکە. ئاخە ئەمەی تۆ کارەساتە لەسەر قومارە، بێت تەوبە بکەیت. مامۆستا ئەنی ئەکەم تۆبە کرد، ئەنی ئەو گوناحی من ژێ دەچێ، ئەنی چون مازم بەسەرێ من ئایت ئینشاء الله ئەگەر تەوبە بکەیت لە قومارەکەت ئینشاء الله ئەوە لەسەر نابێت. باشە مامۆستا گیان، زۆر دەستخۆش.